فرۆشتنی نەوتە ئەمبارکراوەکە هەرێمی کوردستان لە تورکیا قەیرانە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدای گەیانداوەی بەغدا سکاڵا لە دژی حکوومەتی هەرێم و تورکیاش تۆمار بکات. لە سەراستی ناوخۆش بەشێک لە پەرلەمانتاران نیگەرانی لە سیاسەتی فرۆشتنی نەوتی هەرێم دەردەبڕن و بێئاگایی پەرلەمانی کوردستان لەو بابەتە ڕادەگەێنن. لەوبارەیەوە پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان ڕای دەگەێنێت دەبێت داهاتی نەوت شەفاف بێت و لە خزمەتی تەواوی کەرتەکانی تری کوردستاندا بێت. فراکسیۆنەکەی ئێمە لە خولی پێشوشاوە ئەم سیاسەتەی هەبووە کە مەسەلەی نەوت لە هەرێمی کوردستانە پێویستە لە چوارچێوەی پرۆسەیەکی نیشتیمانی استراتیجیە بە ئاگاداری پەرلەمان واتە پەرلەمان لە وردەکاریەکەی ئاگادار بێت و ئەم نەوتە ئەم پرۆسەکانی نەوتجات چ لە دەرهێنان چ لە ناردنە دەرەوە و هەڵگرتنی پارەکەشی هەمووی لە چوارچێوەی پرۆسەیەکی نیشتیمانی استراتیجیە کە لە خزمەتی با بڵێن کەرتەکانی تری بژانەوەی کوردستانە بێت. کۆمەک و پەرلەمانتارێکی خولی چوارەم لە هیچ ئاگادار نیم لە ڕاستیە و هاوڕێکانیشم لە ڕابردووە سەردانی وەزارەتی داراییان کردبوو بۆ مەسەلەی ئەم قەیرانی داراییە وەفتێک لە فراکسیۆنەکەی ئێمە وەزیری دارایی بەنەست بە هاوڕەکانی ئێمەی وتبوو کە ئەویش هیچ ئاگاداری نەوت نییە و هەتا وتبووی سنتێکی نەوت بۆ موچە سەرف نەکراوە. سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێتەوەی حکوومەتی هەرێم دەیکات قەیرانەکانی نێوان بەغدا و هەرێم زیاتر دەکات. بەڵام ئەوەی کە تێبینی منە ئەمەیە بەداخەوە بۆتە هۆی قەیرانی دارایی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە کە کەس هیچ تاکێک لە هەرێمی کوردستان خۆشحاڵ نییە بەوە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کە بەغدا موچە نانێرێ بۆ هەرێمی کوردستان هۆکاری ئەوەیە کە هەرێمی کوردستان نەوت هەناردەکە بە بێگەڕاندنەوە بۆ حکوومەتی بەغدا. حکوومەتی هەرێمی کوردستان مافی خۆیەتی نەوت دەربێنێت و هەناردەی بکات بەڵام بە ڕاوبۆچوون و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی بەغدا. حکوومەتی بەغا مافی نییە بڵێت تۆ نەوت نابێ هەناردە بکەیت بەڵام کێشەکە لەمەدایە ئەمە کێشە ڕاستەقینەکەیە. حکوومەتی بەغدا دەڵێ ئەبێ پارەی و نەوتە بێتە سندوقی بەغداوە حکوومەتنی هەرێمیش دەڵێت ئەم پارەی نەوتە پێویستی خۆمان لە بودجێ حەڤە چەنە پڕی دەکەینەوە ئەگەر زیادی هەبوو دەینێرین بۆیەوە. ئەم جارە شتاکی دەکەمەوە من وەکو پەرلەمانتارێکی فراکسیۆنی ساوس هەم وەکو سەرۆکی لیژنەی دارایی کۆی پرۆسەی نەوتەکە لەگەڵی داین بەڵام داهاتی نەوتەکە ناشەفافە هەر بۆ نمونە نازانین بەرمیلە نەوت 1 ملیۆن بەرمیل دوێنێ بە کەشتیەکی گەورە بە عەمبارێکی گەورە ڕەوانەی ئیتالیا و بوون من وڵاتانی ئەوروپا کرا ئێمە نازانین بە چەند فرۆشراوە نرخی بەرمیلێک نەوت بە چەندە وەکو تریش لە بۆرسەی عالەمی نەفرۆشراوە چونکە بە ڕەزامەندی عێراق نەبووە بۆیە خەمم ئەوەیە بە هەرزانتر بفرۆشرێ و لەو نرخە ڕاستەقینەی کە لە بازاڕی جیهانە هەیە بۆی ئەمانە کۆمەڵە پرسیارێکن لە ڕۆژانی داهاتووی نزیکدا داوا دەکەین ڕووکردنەوەی پێویستمان بدەنێ ئەو نەوتە داوا لە سەرۆکی حکوومەت وەزیری سامانە سروشتیەکان وەزیری دارایی وەزیری پلەندانان گەشتبین نیم بەرەو داهاتووی پرۆسەی نەوت بە تایبەتیش لەم ساڵەدا لەم ڕۆوە ڕۆژی 1 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشی هەرێمی کوردستان اینجا کۆی پارەکەی دەکاتە ئەو بودجەی کە لە بەغا بوومان دێ. لەبارەی ئەو سکاڵایی کە دژی حکوومەتی هەرێم و تورکیا بۆ فرۆشتنی یەکەم گەڕی نەوتی ئەمبارکراوی کوردستان بەغدا تۆماری کردووە لە ڕاگەیەنراوێکدا کە وێنەیەکی دەست کورساد نیوز کەوتووە فەلا مستەفا لێپرساوی فەرمانگەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە بەیاخی ئەو سکاڵایی کەم کردوێتەوە ڕایگەیاندووە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی لەسەر بنەما دەستوری و یاساییەکان بووە و دەمێکە ڕێگری لێ دەکرێت و چیدی ناکرێت چاوەڕوان بین. لە سەدەی 20ەمەوە نەوت بۆ زۆرێک لە وڵاتانی دنیا بۆ تەمایی سەربەخۆیی و خۆشگوزەرانی دانیشتوانەکەی بەڵام پرسیارەوەیە ئایا نەوتەی هەرێمی کوردستان دەبێتە هۆکاری سەربەخۆیی و خۆشگوزەرانی هاوڵاتیان یاخود دەبێتە تەنگەشەیەکی سیاسی و ئابووری بەردەوام کە بەرۆکی ئەم هەرێمی کوردستانە بەرنەدات. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.